ساختەکاری حیزبە دەسەڵاتدارەکان لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بە تیرێک دوو نیشانی پێکا. یەکەم ڕزگارکردنی ئەو حیزبانە لە تووڕەیی خەڵک، چونکە دەیانزانی جارێکی دیکە متمانیان پێ ناکرێتەوە. دووهەمیش بێنرخکردنی پرۆسەی هەڵبژاردن لای هاوڵاتیان. بەڵام حیزبە ناڕازیەکان داوا لە جەماوەر و لایەنگرەکانیان دەکەن ئەوەی دەسەڵات دەیەوێت لە دوورکەوتنەوە لە دەنگدان پێیان نەبەخشن، بەڵکو لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە 39 ئەنجام دەدرێت تۆڵەی دەنگە دزراوەکانیان لە دەسەڵات وەربگرنەوە. ئەم جاگە سیستەمی دەنگدان و جیاکردنەوە بژاردن جیاواز دەبێت بەوەی کە سەرجەم پرۆسی ئەلکترۆنی لە دەنگدان و جیاکردنەوە بژاردننی دەنگەکانی ڕەت کردوتەوە کە لە ڕاستیدا پێشنیاری ئێمە ئەوەیە کە ئامێری ناساندنی پەنجەمۆر بۆ دەنگدەر هەبێت، چونکە ئەمە ڕێگریەکی زۆر گەورە لە دزەکردن و دەنگی ناڕاست و ناتەندروست دەگرێت. ینی کەسێک کە ناتوانێت ناوی نەبێ پەنجەمۆری نەبێ ناتوانێت دەنگ بدا بوو. چاوەڕوان دەکرێت لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کار بە سندوقی ئەلکترۆنی نەکرێت و هەر بەدەست دەنگەکان هەژمار بکرێن. لایەنەکانیش لە ئێستاوە کار لەسەر ئەو بابەتە دەکەن بۆ ئەوەی دەنگدار متمانە بە پرۆسەی هەڵبژاردن بکاتەوە. حیزبەکانی ناڕازی لە ئەنجامی هەڵبژاردن هەر لە ئێستاوە بە دوای گرتنەبەری ڕێکاری تونند و تۆڵن تا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەبێ ساختەکاری بەڕێ بکرێت. ئێمە هەوڵێرێت کە هەموو ئەو لایەنانی کە لەبەرەی چاکەخوازن بە یەکەوە یەک هەڵوێز بن، بە یەکەوە کار بکەن و هەمویان ئەو قاعدە جەماوەری هیانە کاری پێ بکەن لە ڕووی مەدەنی، لە ڕووی فشاری مەدەنیوە، لە ڕووی ئیعلامی، لە ڕووی پەیوەندیەکانیان لەگەڵ ناوخۆی لە دەرەوە بۆ ئەوی کاری بکرێت ڕێگری بکرێت لە ساختەکاری و ئومێد ببەخشینەوە بەو دەنگدەرانی خۆمان کە ئەم جارە هەوڵی ئەوە زیاتر ئێرێت کە ساختەکاری نەیڕێ و باشترین کاریش بۆ ئەوەی کە ئومێد زیاتر بەلای هاوڵاتیان بگەڕینەوە وەکو باسمان کرد ئەوەیە کە ئەم لایەنانە لەیەک بەرای کار بکەن و هەموو پێکەوە جەماوەرەکانی خۆیان هەر بدەن ئەم جارە زیاتر بەشدار بن لە هەڵبژاردنە. ئەو خەڵکانشی کە بەشدار نەبوون هەوڵ بن بەشدار بن ئەم جارە لە هەڵبژاردنەکانە بۆی ڕێگری بکەین لە ساختەکاری. هەڵبژاردننی پەرلەمانی عێراق تەنها بۆ حیزبە ناڕازیەکان ئەزموونێکی تاڵ نەبوو، بەڵکو هاوڵاتیانیش لەو نێوانەدا قوربانی بوون، چونکە دەنگەکانیان بۆ ئەو لایەنانە نەڕۆیشت کە دەنگیان پێدا بوو. بەڵام کارنەکردن بە سندوقی ئەلکترۆنی ڕەنگە جارێکی دیکە هاوڵاتیان لەگەڵ هەڵبژاردن ئاش بکاتەوە و حیزبەکانیش ورتر لە پرۆسەکە بڕوانن. کوردوتەنی مارەنگاز ترسی لە خشپەی مار و مێروش هەیە. ڕامی عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.